مەراسیمی حەج کە موسڵمانان بۆ بەجێگەیاندنی لە سەرجەم وڵاتانی جیاوازی جیهانەوە ڕووی تێدەکەن، واتای گەورە لەبارەی دادپەروەری لە ئیسلام و ناسینی گەلان لە خۆ دەگرێت. بە جۆرێک دیمەنەکانی حەج جێی تێڕامانی گەورەیە، تەنانەت بۆ ئەو کەسانش کە لە ناو بازنەی ئیسلامدا نین. بۆ هۆیەوە تا ئێستا ژمارەیەک بەرهەمی هونەری ناوازەی جیهانی لەسەر حەج کراوە. کۆمپانیای هۆلیوودی ئەمریکیش ژمارەیەک فیلمی لەسەر بەجێگەیاندنی ئەو دروشمە ئیسلامیە دەرکردووە. لەو فیلمانەش جۆرنی تو مەکە بەواتای گەشتێک بۆ مەکە دێت. ئەم فیلمە ساڵی 2009 بەرهەمهێنراوە. تێیدا گەشتەکەی ئیبن بەتوتە زانە و مێژوونووسی ئیسلامی بۆ حەج دەگێڕێتەوە. کاتێک لە ساڵی 1325 لە شاری تەنجەی مەغریبیەوە گەشتێکی پڕ لە سەرکێشی و مەترسیدار بۆ شاری مەککە دووری 4800 کیلۆمەتر بەرەو ڕۆژهەڵات دەکات. دەرهێنەری ئەم فیلمە تاران دیڤس کە مەسیحیەکی کاسۆلیکیە، وەک نیویۆرک تایمز لەبارەوە دەڵێت ئامانج لە فیلمەکە قبوڵکردن و لێکگەیشتنە لە بەرامبەر. Is one of the greatest journals of travel ever written. Malcolm X. I think a lot of people confused by the هەروەها فیلمی مالکۆڵم ئێکس باس لەو بیرمەندە ئیسلامیە دەکات کە سەرەتا لە ناوچەیەکی هەژارنشینەوە پەیوەندی بە گروپێکی تاوانکاری دەکات. پاشان لە زیندان موسڵمان دەبێت. گۆڕانێکی گەورەش لە ژیانیدا دەگوزارێت، بە تایبەت دوای گەشتەکەی بۆ حەج تا کوژرانی لە ساڵی 1965دا. ئەم فیلمە لە ساڵی 1992 بەرهەم هێنراوە و سێمین بەرهەمی دینزل واشنتۆنی ئەکتەر و سەبایکلی دەرهێنەر بوو. ئەم فیلمەش ڕۆڵێکی گەورەی لە ژیانی پیشەگەری واشنتۆندا دروست کرد. هەروەک بە گرنگترینی ئەو فیلمانە دەمێنێتەوە کە باس لە هەستی شۆڕژگەڕی لە ئیسلامدا دەکات. Well, I find that to say you're going to lead something creates a lot of hostility, division. فیلمێکی دیکەش بە ناوی گەشتە گەورەکەیە کە لەلایەن ئیسماعیل فەڕوغی دەرهێنەری مەغریبیەوە بەرهەمهێنراوە، لە نواندنی محەممەد مەجدی مەغریبی و نیکۆلا کازالی فەڕەنسیە. ئەم فیلمە باز لە چیرۆکی باوکێکی فەڕەنسی مەغریبی دەکات کاتێک بڕیار دەدات لەگەڵ کوڕەکەی بە ئۆتۆمبیل بۆ حەج گەشت بکەن. لە بەرامبەردا کوڕەکەی ناڕازیە، بەڵام باوکەکە سوورە لەسەر بڕیارەکە. بە ئامانجی بەهێزکردنی پەیوەندیەکەی نێوانیان و شارەزاکردنی بە ئاینی پیرۆزی ئیسلام لە کاتێکدا کوڕەکەی گۆشکراوی کەلتوری ڕۆژاواییە. فیلمەکە تیشک دەخاتە سەر جیاوازی ڕۆشنبیرینەوەکان لە نێوان ئەو کەسانەی گەشتیان بۆ ئەوروپا و خۆرئاوا کردووە. Mecca is a year-round destination for Muslims. فیلمێکی دیکەش بە ناوی ئینساید مەککە واتە لە نێو مەکەدا دەرکراوە. یەکێکە لە فیلمە دۆکیۆمنتاریەکانی کەناڵی ناشۆناڵ جیۆگرافیک و ساڵی 2003 دەرچووە. تێیدا گەشتی سێ حاجی لە مالیزیا و باشووری ئەفریقیا و ئەمریکاوە دەگێڕێتەوە. ئەم فیلمەش ڕێنیشاندەرێکی گرنگە بۆ ئەو کەسانی بە دوای واتای ڕۆحی حەج و گرنگیەکەی بەلای موسڵمانانەوە. How to perform the Hajj, and he was a man of